لەناو خۆمانە لێرە گروپێکێکێنین ئەنج ئەلبەت ئەم فکرەیە کاکبەریوان کە تەرحی کرد بۆ کۆبوونەوەی هەموو خەڵکی ڕۆشنبیر و نووسەر و شاعیرانە هەڵوێز وەرگرتنێکی مێژوویە لەم دۆخەیە لەم دۆخەی ژیانی کۆمەڵایەتی کوردستانە کە خەڵکی پیاگوزارێت. دەمەوێتەوە بڵێم هەڵبەت خەڵکی ڕۆشنبیر و نووسەر و شاعیر خەڵکێکن پێشڕەون پێشەنگن لە بەروەی کە هەموو خۆیان بە وەشیارتر دەزانن چاو تاکە ئاسایەکانی کۆمەلگایە. هەر لەبەرەوە بەو پێدانگا بەرپرسیارەتێکی مێژووی لەسەر شانی هەموو خەڵکانەیە هەموو کەسە ڕۆشنبیر و نووسەر و شاعیرانەیە کە لە ڕۆژێکی ئاوادا کە هەڵوێستی خۆی وەرگێ. هەڵبەت ئێمە بەکۆی گشتی بە ناوی زۆر لەو هاوڕیانی کە ئێستا ئامادەن من قساکەم دەمانەوێت پەیامێکی مێژووی و ئاگادارکردنەوەیەک بە پەرلەمانتاران و حکوومەت و هەموو لایەنە سیاسیەکان بگەێنین لەبەرەوەی کە ئەم دۆخی کە ئێستا دروست بووە ئەم دۆخە ئابووری کە لە 2014 تاکو ئێستا دۆخێکی تەنگەژەی ئابووری قەیران بە دوای قەیرانە دروست بووە لەم کۆمەلگایە چەندین لێکەوتەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری لێکەوتوتەوە ژیان بە تەواوەتی ژیانی کۆمەڵایەتی داڕماوە. ئەم کۆمەلگایی ئێمە لە کۆمەلگایەکی ئینۆمی و بێسەرپەرشت ئاژین بەڕاستی تۆ سیرکە بزانە تاک لەم دۆخەیە لەم کۆمەلگایی ئەمەیە چۆنەژی ڕۆژانە تا لەناو جەنگێکی دەرونی بێشمار ئاژی جەنگی خۆی لەگەڵ ژیانە لەگەڵ ئابووریە لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکانیە هەستی تاک ئیرادی تاک داڕماوە. ئەگەر ئێمە تێبینیم کەین لە دنیادا هەموو دەوڵەتە پێشکەوتەکانی دنیا بە هەموو پێداویستیە سەرەتایەکانی ژیانی کۆمەڵایەتی خەڵک تەنانەت لە موچە لە کار لە ئارامی لە دڵنیایی لە ئازادی لە ئاسایش دابینەکە لە پێناوی کە تاکێکی تەندروست و تاکێکی بیرکەرەوە و پێشکەوتوخوا دروستکە چونکە هەڵبەت تاک پێگەنەری خێزان و خێزانش پێگەنەری هەموو کۆمەلگایە. لەم ڕوانگەیەوانێ ئەگە بەراورد کرد ئێمە کۆمەلگایەکین هەموو ئەم شتانە پێچەوانە کەوتۆتەوانێ بەداخەوە ئەم هۆکارە ئابووری وای کردووە هەموو پەیوەندە کۆمەڵاتەکان تێشکاوە. لە وڵاتی ئێمە بەداخەوە خۆشەویستی نەماوە ڕێز نەماوە لە بری خۆشەویستی ڕێز ڕق و قینە و درۆ و بوختان و دوژمنایەتی دروست بووە. ئەم سرایم حیزبانە داچوڕاوەت و بەناو کۆمەلگا کەسی خۆش ناوێ کە هاتنە سەر شاشە بە کەمامە و دەستکێشەوە ڕێنماییانەیە بە خەڵک بەڵام بۆمان دەرکەوت کە ئەمە ڕاست نەبوو بەو دەرەجەی کە ئەوان باسییانە کرد ئەمە تەنها هەڵخەڵەتانەیە بوو وەکو لە سەرەتای ڕاپەڕینەوە دەستیان پێکردووە لە ژێر ئاڵای کوردستان و لە ژێر خوێنی شەهیدانە کە ئەم ڕۆژیانە ویست کە ئاوا ماڵ و مڵکی کوردستان داگیرکەن و خوێنی شەهید خۆن لە ژێر ئاڵای شەهید و کوردستان و خوێنی شەهیدا هاوڵاتیانیان بەم ڕۆژەگەیان بەداخەوە بۆ ڕۆشنبیران بەداخەوە بۆ پارێزگاری سلەیمانیە بۆیە ئەمڕۆ لێرە بواە.